ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئەوڕێیانی ئەوکار ماتوینەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی یەکشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. ناڕەزایەتی خەڵکی شاری جوانڕۆ دژ بە نەبوونی کارەبا و ئاوی خواردنەوە. ئاگرگرتنی گوماناوی دارستانەکانی مەریوان. بەیاننامەی شۆڕای هاواهەنگی دامەزراوە سنفیەکانی کوردستان و ئێران. بەیاننامەی کانونی سنفی معلمانی تاران دژ بە سەپاندنی حکمی سێدارە بەسەر شەریفە محەممەدی و لەسەر کاردەرکردنی سی کرێکاری بەنداوی کارون. خراپی دۆخی بەندکراوانی ژن لە کرماشان. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بەندکراوانی ژن لە زیندانەکانی پارێزگای کرماشان نەک تەنیا لە مافە سەرەتاییەکانیان بێبەشکراون بەڵکو بەهۆی نەبوونی پشتیوانی دەوڵات بنەماڵەکانیشیان لە ژێر گوشاردا. بە پێی راپۆرتانەی کە بڵاوکراونەتەوە و بەندکراوانە لە منداڵ و بنەماڵەکانیان جیاکرێنەوە و ئەم کێشەیە بێ بەهۆیەوەی کە لە بنەماڵەکانیاندا ببڕێن. زۆربەی منداڵەکانیان بەبێ پشتیوانی دایکیان لە ژێر گوشاردا گەورە دەبن و تەنانەت ڕێکخراوەکانی سەر بە حکوومەتیش ژیانیان دابین ناکەن. ناڕەزایەتی خەڵکی شاری جوانڕۆ دژ بە نەبوونی کارەبا و ئاوی خواردنەوە. ڕۆژی هەینی ڕێکەوتی سیویەکی گەلاوێش دانیشتوانی شاری جوانڕۆ دژ بە نەبوونی کارەبا و ئاوی خواردنەوە ناڕەزایەتیان دەربڕیوە و خوازیاری وەڵامدانەوەی بەرپرسان بوون. ناڕازیان ئاماژەیان بەوە کردووە کە بۆ ماوەی چەند مانگە بە شێوازێکی بەردەوام و بەبێ ئاگاداری بەرخواویان لێ ئەبڕێت و تەنانەت هیچ ڕوونکردنەوەیەک لەلایەن بەرپرسان و پێیان نادرێت. جێگای ئاماژەیە کە لە مانگەکانی ڕابردوودا بەهۆی ناکارامەیی بەرپرسانی ڕژیم لە کوردستان و ئێران زۆربەی شار و ناوچەکان تووشی قەیرانی ئاو و بەرق بوون و کۆماری ئیسلامی توانای چارەسەرکردنی کێشەکانی نییە. ئاگرگرتنی گوماناوی دارستانەکانی مەریوان. بە پێی راپۆرتی ڕێکخراوە ژینگەیەکانی ئێران ئاگرگرتنی دارستانەکانی ئەو شارە ڕووداوێکی گوماناویە و ئەگەری دەستێوەردانی مرۆڤ لە ئارەدا. بە وتەی ئەندامانی ئەو ڕێکخراوانە لە ڕۆژانی ڕابردوودا ئاگری دارستانەکانی ناوچەکانی سەر بە شاری مەریوان بارەها لەلایەن خەڵک و ژینگە پارێزانەوە کوژاوەتەوە، بەڵام دیسان ئاگرەکە لە شوێنێکی دیکەوە دەستی پێکردوێتەوە کە ئەمەش نیشانەی دەستێوەردانی مرۆیی لەم ڕووداوەدایە. ئەمە یەکەم جار نییە کە چالاکانی مەدەنی و ژینگەی گوماناوی بوونی ئەم بابەتە دێنە سەر زمان، بەڵکو هەموو ساڵێک سەبارەت بەم کێشەیە خوازیاری ڕوونکردنەوە بن، بەڵام لەلایەن دامودەستگاکانی ڕژیمەوە هەوڵێک بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە نادرێت. بەیاننامەی شۆڕای هاواهەنگی دامەزراوە سنفیەکانی کوردستان و ئێران. شۆڕای هاواهەنگی دامەزراوە سنفیەکانی کوردستان و ئێران لە چەند بەیاننامەدا سەپاندنی حکمی ناڕەوا بەسەر معلمان لە کوردستانیان محکوم کرد و خوازیاری هەڵوەشاندنەوەی ئەو حکمانە بوون. لە بەیاننامەکاندا ئاماژە بەوە کراوە کە ئەم حکمانە بە تەواوی دوور لە یاسا و بە تەنیا بەهۆی مافخوازی معلمان بە سەریاندا سەپێنراوە. ناڕازیان ئەم کردەوەی ڕژیمیان بە تەواوی ناڕەوا پێناسە کرد و ئیدانەی سەرکوتی چالاکانی سنفی و فەرهەنگیان لەلایەن ڕژیمەوە کرد. خراپی دۆخی گوندە بۆمبارانکراوەکانی باشوور لەلایەن تورکیاوە. بە پێی راپۆرتەکان دۆخی ئەو گوندانەی لە باشووری کوردستان کە بە فڕۆکەی ڕژیمی تورکیا بۆمباران کراون لە خراپیدایە و کۆچێکی زۆر بە خەڵک کراوە. بە پێی وێنانەی لە ساڵانی ڕابردوودا لە بۆمبارانکردنی ناوچەکانی باشووری کوردستان بەدەستی ڕژیمی تورکیا بڵاوکراونەتەوە زۆربەی گوندەکان و شوێنی نیشتەجێبوونی هاوڵاتیان بە تەواوەتی لە ناوچووە و خەڵک بە ناچار کۆچبەر کراون. کۆماری تورکیا ساڵانێکی زۆرە بە بیانووی هێرش بۆ سەر پارتی کرێکارانی کوردستان بەشێکی زۆر لە باشووری کوردستانی داگیر کردووە و تەنانەت لە زۆربەی ناوچەکان بارەگای نظامیشی ساز کرد. بەیاننامەی کانونی سنفی معلمانی تاران دژ بە سەپاندنی حکمی سێدارە بەسەر شەریفە محەممەدی. ڕۆژی ڕابردوو کانونی سنفی معلمانی تاران بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک خوازیاری هەڵوەشاندنەوەی دەستبەجێ حکمی سێدارەی شەریفە محەممەدی و هەروەها ئازادی بەندکراوانی سیاسی بوو.
ئەو دامەزراوە سنفیە لە بەیاننامەیەکدا ئاماژەی بەوە کردووە کە پاش بزوتنەوەی ژن ژیان ئازادی و هەروەها شەڕی 12 ڕۆژەی ڕژیمی کۆماری ئیسلامی و ئیسرائیل ڕێژەی دەست بەسەرکردنی هاوڵاتیان و هەروەها سەپاندنی حکمی سێدارەش بەسەریاندا بەرزتر بۆتەوە و ئەوانیش خوازیاری کۆتایی هاتن بە سەرکوتی چالاکانی سنفی بوون. هەروەها بە دەستنیشانکردنی ناڕەوابوونی ئەو حکومانەی کە بەسەر ئەو چالاکانەدا سەپێنراوە ئاماژەی بەوە کردووە کە مەترسی لەسەر ژیانی وریشە مرادی و پاخشان عەزیزی دوو چالاکی دیکەی مەدەنی کرێکاری هەیە و خوازیاری هەڵوەشانەی حکومەکانیانن و ئازادی ئەو دوو بەندکراوە. ناڕوونی چارەنووسی پارێزەرێکی بەندکراو لە شاری ئاهواز ئیبراهیم پارسا پارێزەری دادگۆستەری و دانیشتووی باغی مەلەک سەر بە شاری ئاهواز پاش چەند ڕۆژ دەست بەسەرکران و لێپرسینەوە ئێستا ڕەوانەی زیندانی شەیبانی ئاهواز کراوە. ناوبراو ڕێکەوتی 24 گەلاوێژ بە هێرش هێزەکانی دارەی تڵعات بۆ سەر ماڵەکەیەوە بەبێ بەڵگەی خەزایی و بە تونند و تویژیەوە دەست بەسەر کراوە ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەتیەکان کرا. ئەو چالاکوانە پێشووتر وەکاڵەتی کەمینە ئاینیەکان، چالاکانی مەدەنی و چالاکانی سیاسی لە ئاسۆ دەگرت و لە ڕەوتی شۆڕشی ژن ژیان ئازادیدا بوو بە پارێزەری زۆرێک لە دەست بەسەرکراوان. جێگای ئاماژەیە کە هێشتا سەبارەت بە هۆکاری دەست بەسەرکرانی و ئەو تۆمەتانەی خراونەتە پاڵ دۆسیەکەی هیچ زانیاریەک لە بەردەستانی. لە سەرکاردەرکردنی سی کرێکار و کارمەندی بەنداوی کارون بە پێی هەواڵی گەیشتوو سی کارمەندی بەندا و وزەخانەی کارون لە پارێزگای خوزستان بە بیانووی کێشەی ئابووری لە سەرکار دەرکراون. کارمەندانی ئەو بەنداوە وتویانە کە پاش دەربڕینی ناڕەزایەتی لەلایەن کرێکارانەوە دژ بە پێنەدانی حەقدەست و هەروەها دۆخی ژیانیان لەسەر کار دەرکراون و ئاماژەیان بەوەش کردووە کە مەترسی لەسەر ئەمنیەتی پیشەیی کرێکارانی واحیدە هەیە. هەروەها ئەم کردەوەی بەرپرسان بووەتە هۆی کۆبوونەوەی کرێکارانی ناڕازی و ناڕازیان بە وتنەوەی دروشت خوازیاری ڕوونکردنەوە لەلایەن بەرپرسە پەیوەندیدارەکانەوە بوو. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.